ساوتان لەبێ لە دوایین شەوی مانگی ڕەمەزانەوە لەگەڵتانین کە ئەمڕۆ دوایین ڕۆژی مانگی ڕەمەزانە سبەی جەژنی ڕەمەزانی پیرۆزە جەژنتان پیرۆز بێ من کۆڤان عزەتم دوایین بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم ئەمڕۆ دوایین ڕۆژی مانگی ڕەمەزانە بۆیە دوایین بەرنامەی پاشیویش دەبێ بەرنامەی پاشیوی ئەم شەو تایبەت دەبێ تایدا بەڕێز مامۆستای ئاینی لەگەڵمان دەبن بۆیە مامۆستای ئاینیەکان دەناسێنم هەرێکە لە مەلادەشتی مامۆستای ئاینی لەگەڵ میوانە پەروە کاک شێروان مستەفا وەکو میوانی بەرنامە لەگەڵ ڕەنزەر خالید بامان شێواویش میوانی بەرنامەی پاشیوە مامۆستا بەخێر بێت بەخێر بێت مامۆستا من دەمێ سەرەتای بەرنامەکەمان بە ئاەتێک یاخود سوورەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین جەنابتە ئەگەر ئامادەبی دەتوانی فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. دەستت خۆش بێ مامۆستا دەنگت خۆش بێ مامۆستا ئەموێ پرسیارێکت لە جەناب بکەم دواتر بچینە سەر ئەگەر بەرهەمێکت هەبێتن پێشکەشمان بکەی پرسیارەکەشم ئەوەیە چی بکەین بۆ ئەوەی ڕۆژوەکانی مانگی ڕەمەزان بەتاڵ نەبنەوە ئەو سێ ڕۆژەی کە بە ڕۆژوو بووین دواتر چی بکەین؟ پێشەچی خۆم بە خۆشحاڵ دەزانم لە کەناڵێکی وا پێشکەوتوو کەناڵ 24 کە بە میوانداری قبولتان کردین خوا جەزای خێرتان بدا ئینشاءالله. لەو ڕەمەزانە پیرۆزەدا بەڕاستی ئینسان خەرمانێکی زۆری خەرکردیتەوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان کە بە ڕۆژوو بوو بەڵام بە ئیمان و بیر و باوەڕێکی تەواو وەوا حسابیش بکا کە خوای گەورە لەسەر ئەو ڕۆژوە پاداشتی دەداتەوە دەفەرمێ غفر له خوای گەورە لە گوناهی هەموو گوناهەکانی خۆش دەبیتن. ئەوە یەکێکە لە دەربڕینی وەفایی خوای گەورە بەرامبەر عەبدەکەی خۆی. وخواي تبارك وتعالى دفرمي لسقسي زنابت دفرمي ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد أنكاثها. خواي تعالى دفرمي وكو أو آفرة مكة ناوي الرابطة بو لبين مكة ومدينة أو آفرة يعني الروجانة دتسو خوري خردة كردوا خوري كاني دينا ديتسني آفرة كاني خردة كردوا هتاكو يعني شتيشي واد زوانيان دروز دكر وكو كومباريك وكو شتيشي ريكو بيك باش أوي دتسو هميان دەنوان دەوە هەمویانی هەڵدەوە شاندەوە لۆی خوای تەعالە دەفەرمێ نمونەی ئەو ئافرەتەمان لۆ دەینی وەکو کەسێکی کەوا دەفەرمێ ئەنگۆ کە عملتان کردێ لە مانگی ڕەمەزان کە 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون و تەراویح و نوێژ و عیبادەت و سەدەقات و زەکات و قسەی چاک و ئەو بابەتانەتان کە کردێ بەتاڵی مەکەنەوە بە قسەی خراپ و مەسەلەن بە شتی وا کە واتە مەبەست لەوەیە خوای گەورە لە گوناحەکانیان خۆش بۆ جارێشتر دەست بە گوناح نەکەنەوە بەڵێ
مامۆستا تۆ با بڵێن سرودی ئاینی دەڵێ مەولود دەخوێنیتەوە مامۆستای ئاینیشی دەتوانی بەرهەمێکمان پێشکەش بکەیت إن شاء الله تعالى خوا پشتیوانمان بیت فەرموو. أخي لك يا رسول الله اشفع لنا يوم الحساب ذليل عالم صلوات الله شامو سحر دول براذاي ذنالم دم بدم شامو سحر زارنا برسي لحالم سو عقابي خوش خباير زارنا برسي لحالم سو عقابي خوش خباير دول براذاي ذنالم دم بدم شامو سحر زارنا برسي لحالم سو دشمني كفر وضلالي نور سري لا يزالي كاشف الشق والقماير نور سري لا يزالي كاشف الشق والقماير بدم شامو سحر زارنا برسي لحظ عصيان بوي تبارم روسيا هو شر مزارم من البريام والخطايار روسيا هو شر مزارم من البريام والخطايار زمرا دايم دنا قدام مدام شامو سحر جارنا برسي لحظ ساو قاضي خوش خبر جارنا برسي لحظ ساو قاضي خوش خبر أشفق ما يرضني مي فاتحي ذرقاي نعيمي شافعي يوم اليمي أنت لي ورا البصاير شافعي يوم اليمي أنت لي ورا البصاير ذو البراذايم دنا قدام بدم شامو سحر جارنا برسي لحظ ساو قاضي خوش خبر زارنا برسي لحظ ساو قاضي خوش خبر شايح بغيرة تتقسم دمي كديل أمتك
دس عدو يدينا وعجب زليلة زليلة أمتت لخست خاني غما لخست خاني غما وها علي لأمة ذا يا الله 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 عشيقتم حبيب الله عشيقتم حبيب الله الله عي في غنبري شيرين كرذوة عي في غنبري شيرين كرذوة كعباد لا دستي بتفكر ذوة كعباد لا دستي بتفكر ذوة الله الله أشوار يا راني أبو بكر وعمر عثمان وعلي أبو بكر وعمر عثمان وعلي دەست خۆش بێ مامۆستا دەستیوەش خۆش بێت مامۆستا زۆر هەڵگوتن بە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم تا چەندە دروستە لە ئاینی ئیسلامدا بخۆی لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم جاریەیەک هەبوو ئەو جاریەیە وتی یا رسول الله عليه الصلاة والسلام ئەگەر ئەتوو سەرکەوتی بەسەر دوژمنەکانی ئیسلام ئەمن نەزرم کردووە کە دەفت لەسەر لێ بدەم حەدیسەکە صحیحە مامۆستایان شارەزان بەڵێ دەفەرمێ لە غەزوەکەدا بەسەر کەوت ڕۆژان ڕۆیی ڕۆژان هات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یادی کرد ئافرەتەکە هاتە خزمەتی وتی یا رسول الله من بەڵێنێکم لەگەر تۆ هەبوو وتی چ بوو وتی بەڵێنەکەم ئەوە بوو کەوا ئەتوو لە غەزایەک لە سەرکەوتی لە شەڕەکان بەسەر کافران ئەمن دەفت لەسەر لێ بدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم زەردەخەنەیەکی کرد فەرمووی ئوفی بینەذریکی ئوفی بینەذریکی یعنی نەزرەکەی خۆت بگەینە زێ دەفم لەسەر لێ بدە وە لە زەمانی پێغەمبەر عليه الصلاة والسلام حەسانی کوڕی سابت هەبوو حەسانی کوڕی سابت تەمەنی 120 ساڵ بوو 6 ساڵان شعری دەگوت لەسەر جەهالەت و لەسەر پیاوی گەورە دنیایی و کە بووە ئیسلامیش پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشجیعی کرد فەرمووی حەسان ئەتوو زیاتر شعرەکانت لەسەر بابەتە چی بی ئەو بابەتانە بیکەوە مەسەلەن مەدحی ئاین دەکا مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا دەفەرمێ لە کاتێکدا لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەف لێ درایە یعنی ئەبوو بەکری سدیق فەرموویتی ئەوە لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەف لێ دەدرێ و یعنی گۆرانی دەگوترێ حتى دفرمي پیغمبر عليه الصلاة والسلام فرمي دع يا أبا بكر فإنها أيام عيد فرمي وازيان ليبين يا أبا بكر شكو روجي ججنا زجنيش ما واتيسي واتي خوش دربريني خوشية أجر إنسان هتا ججن بي دبي زجن للاي اشتكي مقدس بي كتعزية خويتي كمولود مدائح تنها وصفي پیغمبر دكي عليه الصلاة والسلام أقل لا أخواي قورا بخوي پیغمبري قورا كردي فرميتي ورفعنا لك ذكرك وفرميتي ولعمرك يعني قسم بعمري وجيانيتو كتمنت 63 صال ويا محمد عليه الصلاة والسلام وناوي تو من برز كرديتو مثلا خمو خلق كذا زاني كدري أشهد أن لا إله إلا الله لبانك كان ديبري أشهد أن محمد رسول الله معنى إيمانة كامل نابي بله ما مصاب زانم سورة قد كردوا واهي خوما دەتوانی بەکاری بێنی مامۆستا منەمێ لەسەرەوە قسە بکەم لەسەر ڕەمەزان کە کۆتایی دێت کۆتایی هات ئەو کەسانە دەبینی 30 ڕۆژ بە ڕۆژوو بوونە دەکرێت لە ڕۆژانی جەژندا
سردانی نزیکترین کەسینەکە گوناحێک طبعا گەورەیە یەک لە گوناحی کەبائیرە خوای گەورە لە سوورەتی ڕعد دەفەرمێ والذين يصلون ما أمر الله أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب يعني يشك لسردمي جهالت كوا بيش إسلامتي بسراندني خزمايتي بو كبيغمبر هاد عليه الصلاة والسلام أو شتاني همو لابرت تيكر فرموي أن تصل من قطعك يعني أتبرو سرداني أو كسيبك كناية تلات زۆر کەسێ دەپرسی دەڵێ مامۆستا من دەچم سەردانی دەکەم چەند جار چوویمە خۆی تێدەگەیرم قسەی لەگەڵ دەکەم کەچی ئەو بەڕەفتارێکی ناشرین جوابم دەدا حتا ئەویان لەکرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باس کرد فەرمووی ئەتوو حەز دەکەی کاتێکەوە یعنی غەڵوسێکی گەرم کراو غەڵوسێک کە گەرم بکرێ پاش ئەوەی کە ئاگرەکەی دادەکەوێتەوە ئەو ئاگرەی بینی خۆڵەکەی خۆڵەمێشەکەی پێدا بکەی فەرمی چۆن یا ڕەسوڵە فەرمی ئەو کەسەی کە دەچیە لای ئەوها بە توندی جەوابت دەداتەوە وەکو ئەوەیە کە تو خۆڵەمێشی پێدا دەکەی کە خوای گەورە ئەمر دەکات دەفەرمێ والذین یصلون ما ئەمر الله ئەو کەسانەی کەوا سیلەی ڕەحم جێبەجێ دەکەن کە خوا فەرمانی پێکردووە ويخشون ربهم لخواي گەورە دەترسن کە ئەمری خوا جێبەجێ دەکەن ويخافون سوء الحساب لەوەی دەترسن کە ڕۆژی قیامەت بەرەنگاری ڕوبەڕووی فەرمانی خوای گەورە ببنەوە بە شتێکی خراپ و حسابەکی توندیان لەگەر بکرێت کەواتە پێیامت بۆ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چییە کە ئەوان ئێستا ناکۆکێن ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە دەبێت لە جەژن ئەو لایەنە سیاسیانە چی بکەن واللهی جەژن واتە دەربڕینی خۆشی معلومی جەنابەتە معلومی بینەرانیشە و داواکارم بەڕاستی یعنی بە تایبەتی لەو قەیرانەی ئێستا کە ئەمە تێداینە بە حەقەت یعنی پێویستیمان بە ئاشتەواییە هەتا زووە ئێمە دەست لە ناو دەستیەک بنین چونکە لەبەر ئەوەی ئێمە 30 ڕۆژی ڕێک بە ڕۆژوو بووین ئینشاءڵڵا ئەو قەلبەمان نەرم بووە ئەو دڕەمان یعنی تام و سێژەکی ئیمانی وەرگرتیە یعنی لایەنی ئەوەی کە ڕوحیەتەکەمان پێوە مرتاح بووە داواکارم ئینشاءالله تعالى لەو جەژنە ببتە دوو جەژن بە حەقەت یعنی جەژنەکەی کە ڕۆی هادێتن ئەو جەژنەش کە لایەنە پەیوەندیارەکان و سیاسەکان ئینشاءالله بگەنە یەکتر بە شتێکی باش ئینشاءالله مامۆستا هیچ بەرهەمێتیکەت هەیە توانی ئەگەر ئامادەیت بەرهەمەکان ئێستا وەکو قورئان کە تەزیلم کردیە ئێستا بابەتی قورئانیم هەیە زۆر ئەی بۆ بەرنامەی ئێستا بۆ پاشی بەستاگەر شتێکت ئامادەیە ئامادەی لە خزمەت جەنابەت ئینشاءالله شتێکی خۆش ئامادەی ئینشاءالله أسراري من أي محرمي أسراري من صلاد لسار توياري من تموت تاريشي وبذي وذايب وشاركم هاور بوت واخوي قورب الرحمة انتظارك هاور بوت واخوي قورب الرحمة انتظارك
طريق الدرد عشقي بسارك هاي رفيقاني طريق الدرد عشقي بسارك يا بزاياري بمكوشين زارق بخاين زار بارك يا بزاياري بمكوشين زارق بخاين زار بارك شفتاني كروج ماس نعيم وخلد واجماياس ولكن سين السواج ماياس ولكن سين السواج ماياس بقر عزبي خوم يا صوت عاقل قرايه مطيع عنايا يفسو الشيهوتي مطيع عنايا يفسو الشيهوتي حمايا خمر وتيا وتروسي نمان كان يرجع ويحلى غيرتي كان يرجع ويحلى غيرتي جبدان من يا روب راب أزدي بيان جمع سلام ترجم الصول عقيل قراب مطيع عناب سو شهوتي طاهي ربه سوى يا لكاي ترشي أولا يهدو من يلاكاي قصدي روضاي مصطيفك ببيا يا عبا يا ذاخي يزمتي ببيا يا عبا يا ذاخي يزمتي دەستخۆش بێ مامۆستا ئەو عیبادەتانەی کە لە ڕۆژانی جەژن پێویستە بکرێن چین؟ بخۆی چەند سونەتێکە یەکەم شت کە مەسەلەن ئینشاءڵڵا بەیانیەکەی کە دەتەوێت بڕۆی بۆ ئەنجامدانی نوێژی جەژن سونەت وایە خۆت بشۆی بۆنی خۆت خۆشکەی جلێک لە هەر بابەتێک بی بەڵام جلی سپی سونەتە وا باشە مەسەلەن کە دەڕۆی
پێشی ڕۆیشتن لە مانجی ڕەمەزان سنەتە شتێک بخۆی لە ماڵی بەڵێ چکات و 30 ڕۆژان هەر سەحورت کردی و پارشیوت خواردی بەڵام ئێستاکە ئەمری خوا جێبەجێ دەکەی کە خوا ئەمرت پێ دەکا بیشتێنە لە دژی شەیطان چی دەکەی قەسپێک شتێک دەخۆی لە ماڵەوە هەر شتێک کە بێ پێشی بچی بۆ ئەنجامدانی نوێژی جەژن وا باشە ڕێیەکەی خۆشت بگۆڕی کە چووی بۆ ڕێگایەکتر بە ڕێگایەکتر دابێ بۆ یەکەوە یەوم الجائیزەی ئەو ڕۆژە کە ئینسان بە ڕۆژوو بووە خەڵات دەکرێت لەو ڕۆژەدا خوای تەعالا بە نسیبی هەموو لایەکمان بکە ئینشاءالله. بەڵێ دەست خۆش بێ مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان بە سبەی لە تورکیا جێژنە هاوکارم حەسەن کاکۆ لە باکووری کوردستانەوە لەگەڵم دەبێت. بەڵێ حەسەن ئەفدەمێتە باش جێژناتە پیرۆز بە سوبە جێژنە لە تورکیا و لە باکووری کوردستانێ جێژن خەلکێ چاوە بێژین حازری کردنە ji بۆ vê rojê. حاضری تمام کوان خلکه سه روزی کرد و چاویوا لصبیا براستی او باره گران ام بج باره که سبک بو خیر و برکت رمضان خوش بو لسر ما خلاص بو رابو لباله روزه که لسر وحیا ساعت 12 بوره ساعت 1 و نیم ایدی مرو دکار بشه ایرو جشنه لباکوری کردستان ام بجن خیر و خوشی هیا بطایبتی لهنجه ها و ساهند بر ام بجن شروع پبچنیجی بردوام دکله بله بنابند بازار دیاربکر ام بجن آرامی هیا حضور هیا خوشی هیا حتی و ساعتجی خلکش در و نهول در دور مجید بینن هیچی ام بجن بازاریه دک دانستاندن خود دکن جدر و بله حتی به ساعت جلی بله گفت هزین اولکاری گوتن کو ساعت ج 1 و نیمه و پیدا دوی هون ایدیت تشتی خال سرمان پیارن وان در هون راکنه هون هرن جبه داره رابن او داقیانی که و سبو لبه داره لکیلا کدن ام بیشن هنک جوان هنه موزیک دکن لبه داره براستی کولان و بازار دیاربکر جران که وسا ام بیشن دور مایی بو جبر شهر و پبچون گله که جارا لبه داره رو دایبون ام بیشن موزیک وسا دنوا ام بیشن کولان ده گله که کم بو ام جران که دیاربکر جوان لبه داره موزیک دکن که با کردی هم با کردی هم به ترکی دکن نهایی که به ترکی کو احمد خیا اما رجاجه بکن جمراجی یکی با کردی جی کلام که بیشن وقت به بچه که بلا اما گهدار بکن استرانه که به کردی از این میکروفون وصاب بکرم هوشی کلام از گولم گولا گلیام وره لی 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 دشت و زوزان دیگریام وره لی 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 از عاشقی تبوم keçi keçi وره لی 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 وره لی 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 ببختلی از عاشقی تبوم خاین خاین وره لی 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 وره لی 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 ببختلی ساعت و خوش زور سپاس از بوار موسا چپک که خوش باشه حق کرده وسا هر بجن در دوره کیفا خلکه گلکش و جوان راحت جبر کو بنابا بازار در موزیک دکن و هر ماه بشوره مجبورشد چه بوری رمضان آن ها رمضان چه در باز رمضان والله حمد قاده پر خوش در باز بود خیر و برکت بوری آمین ان شاء الله صبح جشنته چه بکی سبا جزاتا والله امدی تبینن امدی مزون بنا ام عرن مزون عقوب منه و جبرنا ما عجب خدا نه اون هر سر گورستان ها دور جهرم با مازنه اره والله سرعه قداش کو دور سپاس تاتش تاکستان دیه افچیه اوی جامعه جی تاتیستان دیه شیرینهایستان قدای فیان چیه باقلاوا دیاربکر گله که خوشم براسته گاوه که وسا کیلو چند دستان دیه والله کیلو 40 میلیون کیلو 40 لیره نه چی ارزانه ارزان والله پکی چند کیلو دستان دونه والله 2 کیلو ترام بك ترام هرسي بك جاك ترى بك ها هون هرسي هون بخون يعني هون عذابنا هون تاني يا جمانينه بالا بابا وقالك صابن جوان هجا ودلال بله بله ولا باخبر انا پیواژوی برا یعنی گل برا انا عالیه پیواژوی دا برا آگاهدار بن یعنی کس تو شک نزانه یعنی وقت به در استرانته گوتن نینه زانی
یعنی البته چند ستران تین گفتن ویجی وسال اگه بکنن ویجی وقت مدیا یعنی بدنگ نمینه یعنی همیشه ویدو بزن ایران و نعمل زانین ایران کردستان دا قطعا نکی تک پیکره یعنی دوی برا کرد برا کشتن چه برا به ماراتا همیشه این ویجی بدنگ نمینه گرک صافی راسته داخل واسه یعنی مرنو کشتن خوازینه بیا هر روز واسه هم بجن روز خوشی و آرامی لدیاربکر هبیو بله هم فکرن با ودیسا لدیاربکر رفت ناوسه بەڵێ سپاس بۆ هاوکارم حەسەن کاکۆ کە لە باکۆری کوردستان و بە تایبەتیش لە شاری دیاربەکرەوە لەگەڵم بووی. وا دیارە لە دیاربەکریش ئێستا چوینەتە ڕۆژێکی نوێ ئێستا لە تورکیا جەژنە بەڵام لە ئێمە هەر ڕەمەزان ئەمڕۆ دوایین ڕۆژی مانگی ڕەمەزان بەنسبەت دیتنی مانگە سومولی ڕوئیەتی و ئەفتەڕولی ڕوئیەتی بەڵێ باشە مامۆستا هەندێک کەس پێیان وایە مەولود خوێندنەوە بیدعەیە پرسیارێکی ماڕەستە کردی تا چەند مەولود خوێندنەوە لانی ئیسلام ڕێگە پێدراوە بەڵام ئەی بۆ ئەوانەی کە دەڵێن بیدعەیە وەڵامی ئێوە بۆ ئەوان چییە؟ بەخۆی مامۆستای بەڕێز ئامانجی ئەوان چێ کە دەڵێن ئامانجەکە چییە بەخۆی فکر و ڕایە بیر و هیرزە مەسەرەن جەنا بەدەستەت و وەکو بیر و ڕەئی خۆتەیە مەسەرەن هەر عالمێکیش خوای تعالى كفرمتي ولا يزالون مختلفين ولذلك خلقهم خوای تبارك وتعالى همو إنسان كان لسريك دل دروز نكردوا همو جیاوازی هەیە مثلا بلبو نمونە ئینسانەکەی مثلا فكري حنفية مذهبي حنفية مذهبي أحمدية مذهبي مالكية استال مثلا لبو نمونە لە دەوڵەتە عەرەبیە كان وەکو مەغریب و ئەو جیانە مالیشینە جیاوازی نییە بەڵام وەکو مەولود کەمە باسی دەکەین مەولود بەخۆی دەستپێکی مەولود سیات و مەثەلەن لە بۆ نمونە عالیمەکان تعبیریان کردووە مەولود ئەگەر لە شێوەکارێکی ئێستا کە مەثەلەن ئێمە لە مەجلیسێکدا بنیشین نان تەوزیع بکرێ ئێستا لە بۆ نمونە لە سەرگوشتەی باسی سوڵتان مزەفەرەدین دەکرێت کە ئیبن کەثیر بەخۆی لە بیدایە و نیهایە کتێبێکی معروفە تاریخی ئیسلام بیدایە و نیهایە لەوێ باز دەکات دەفەرمێ خەڵکی زۆر گاز دەکرد خەڵکی مەسەلەن مامۆستای نابینای گاز دەکرد خەڵکی پەکەوتوی گاز دەکرد خەڵکی خڕ دەکردەوە لە قەڵاتی هەولێر لە شاری هەولێر ئەو خەڵکانە مەسەلەن نان دروست دەکرا فەقیر داهاتنە تا بەیانی سەڵەوات و زیکر و قورئان خوێندن دەخێندرا وابزانم شتێکی خراپ نییە بەڵام بۆ خۆی خەڵکانێک فکرەیەکی دیکەیان هەیە ئەوە بۆ خۆی ڕەئیە و فکرێ مەسەلەن ئێمە وەکو مامۆستایانی تەسەوف مەولودمان پێ شتێکی باشە ئەگەر لە ڕووی ئەوە بی ما رآه المسلمون حسنا ئەوە حەدیثە ما رآه المسلمون حسنا فهو عند الله حسن هەر شتێک مسلمان يعني مثلا لەبوون منە کۆمەلگا پێشتەکی جوان بوو تعبیرێکی جوان بوو ناندانی تێدایە خەڵک کۆکردنەوەی تێدایە کۆمەچی و یارمەتی هەژاران و بێوەژن و یەتیمی تێدایە شتێکی خراپ نییە وابزانم بەڵێ باشە مامۆستا من دەستمە لای کاک شێروان و کاک ڕەنزدەر کاک شێروان کاری ئێوە زیاتر چێ لەگەڵ مامۆستا بۆ نمونە لە کاتی سەردانی بۆ هەر شوێنێک لە هەر بۆنەیەک کە ئامادە دەبن پێشەشی لە ناخدلمەوە پیرۆزبایی جێژنی ڕەمەزان کە ڕۆژی چوارشەمە لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان بە تایبەتی برا پێشمەرگە قارەمانەکان و بنەماڵەی شەهیدەکان ینی بەڕاستی ینی هەر لە ناخی دڵمەوە بە تایبەتی بنەماڵەی شەهیدەکان پیرۆزبایەکی گەرمیان لێ دەکەم هیوادارم کە ئەو جێژنە لە بۆوان ببتە خۆشیەک بە تایبەتی بنەماڵە شەهیدەکان و بەنسبەتە خۆشم لەگەر مامۆستای تەنها وەکو خۆشەویستیمە لە وەکو لە ڕێگای مامۆستایەکی ئاینی لەکنەمە بەڕێزە و خۆشەویستە وەکو برادێک چەند ساڵێکە لەگەر یەکن وەکو برا ئینشاءڵڵا بەبێ هیچ مەسلحەتێک و بەبێ هیچ ئەوەیە کە لەگەر یەک بین تەنها کە لە ڕای خوایەک دیمان خۆش دەوێت کە پیاوەکی ئاینیە و لە ناخی دڵمەوە خۆشم دەوێتن و ئەگەرنا وەکو ئیش و کار هیچ ئیش و کارێکم لەگەڵی نییە بەڵێ باش خۆشەویستیە بەڵێ باشە ئەی کاک ڕەنزدەر تۆ هەر لەگەڵ مامۆستایت زۆر جار لە کاتی لەگەڵ ئەو سرودانە دەڵێیتەوە پێ تۆیە ڕۆژێک تۆ وەکو مامۆستا دەبیت و
ئەو سرودانە خۆت دەڵێیت و دەف لێ دەدەیت و بە خۆت شوێنی مامۆستا بگریتەوە؟ وڵە بەنای خوای گەورە و میهرەبان ڕاستیەکەی مامۆستا ڕێگەی دایمە یعنی ئەگەر هەر کاتێک بمەوێت ینی سەر بەخۆ بم بەس ئەمە زیاتر پێم خۆشتر لەگەر مامۆستای بم زیاتر ئەوها خزمەت بکەم. پێت وایە لە مامۆستا فێربی تویتر ڕۆژێک دادێت تۆ شۆکووە و خزمەت بکەیت؟ ئینشاءالله بەخۆم هەر مامۆستای منە بەڕاستی ئەو فێری ئەو شتانەی کردومە هەتا ئەو ڕۆژ یعنی هەر من هەر سوپاسی مامۆستای دەکەم بەبێ من هیچ شتێک پێم ناکرد. باش دەگەڕێمە لای جەنابتە مامۆستا ئەمڕۆ تەقینەوە لە سعودیا بووە چەند تەقینەوەیەک بووە پەژارێکی زۆرەوە بەڕاستی ینی بەرهەمێکمان دەوێت لەسەر شاریمەکێ دەڵێ با بچینەوە بۆ مەدینە دەتوانیت معصوم بلا قناح
جوان ترسي خذاي زور هبو معصوم بولا جناح ترسي خذاي زور هبو مدينة ومدينة خدا بخوينا قلت بنايت والسركة وذبناوي خدا بخوينا مدينة ومدينة سار كيف غنبر معك مدينة ومدينة سار كيف غنبر معك بتوا ودانا تاوكو آخر زمان بتوا ودانا تاوكو آخر زمان سوشي برامي الذي وحضر ذكاة الشيولي سوشي برامي الذي وحضر ذكاة الشيولي زارقو ذل وعبويد السوتي حروتشي ذاربلي زارقو ذل وعبويد السوتي حروتشي ذاربلي سوشي برامي الذي وحضر ذكاة الشيولي سوشي برامي الذي وحضر ذكاة الشيولي روحي ذا مقلاي واختبب مع قتري بارود اسخالي قلب لي واختبب مع قتري بارود اسخالي قلب لي يلا سوشي مرو يا النبي وعد الزكاة تمشي وني سوشي مرو يا النبي وعد الزكاة تمشي وني لقد الوابوي دسوتي اروتي داربني بذاس حيمتينا خوم لريار لامذين قسمت بذاس حيمتينا خوم لريار لامذين دلك حزمي فرينا روح درس ولا بذلي دلك حزمي فرينا روح درس ولا بذلي بستان خوش بێ دەست خۆش مامۆستا تۆ وەکو مامۆستایەکی ئاینی مەولود خوێندنەوە بازرگانیکردنێکە یاخود ئەو پارەی کە لە بەرامبەری وەردەگرێ وەکو مافێکی خۆیەتی و لە بەرامبەر ئەو مەولود خوێندنەوەیە بەخۆی قاعدەکمانی لە ئوسولی شەرعی فرمي في غنبر صلى الله عليه وسلم دفرمي إن أحق ما أخذتم عليه أجرا كتاب الله هو هيشتك ببيع الزرنية بلام أويك وبيامي آسمانية وكو نصيحة وكو آموشقارية خوي تعالى وصف في غنبران ذاك عليه الصلاة والسلام سورة الشعراء دفرمي وما أسألكم عليه أجرا يعني مالا إن أجري إلا على رب العالمين أو كسيك الدعوة وبانقوازي لبناوي خوي تبارك وتعالى دكاتن أو كسا دبي كمشت أو بي ما بستي بي خو دولة ما تكرد النبي ما بستي بي بارو ماديات نبي تكوشتشي الروحية بلا ما تو مثلا لبون من أمي كذا سينا مولود كابرا مثلا أو شخصي كمولود دخين توا باش أو كبخوي تواو دبي كمعملوشتي لسرناكري تنها شخص كدري ما مستعمل مثلا مكافأة زنابد أوندي وكو هدية مثلا تو لبيام نيري خود کارێکی وا دەکەی کەوا شایستەی و شتێکی جوانە خەڵک بەرامبەر ئەو شتەی مەسەرەن لە خۆت سەرەوەتر ئەرکەکەی خۆت پاداشتێک وەردەگری ئەو پاداشتە شتێکی وانیە برێنەوەی بەڵام وەکو بازرگانی کە جەنابەت باسی دەکەی شتێکی خراپە گە بکرێتە بازرگانی چکە دینی ئیسلام دینێکی پاکە ئەوەی پەیامەکەشی پاکە لە بۆ مادیات نهاتێ تەنها لە بۆ ڕەوشنکردنەوەی ڕێگای دین و ڕەوحانیەتی قەلب و دڵ پێوە پەیوەست بکرێ بە ئاینی پیرۆزی ئیسلام دێنە سەر دەفلێدان ماشەڵڵا دەف زۆر بە جوانی لێ دەدەیت چەند زۆر دەفلێدان هەیە بەخۆی دەفلێدانیش دموتەچی هەیە بەڵام ئێمە وەکو دەفلێدان دەفیمە ڕەوحانیەتە زیاتر تەسەوفیە واتە بەشێکی ئەکادیمی نییە بەشەکی ئەکادیمی نیە دەتوانم بڵێم چکە بەشی ئەکادیمی دەخیندرێ و زیاتر لەو دەستەی ئیشی زیاتر پێ دەکرێت
مچینە مامۆستانی بەڕێز ئەگەر گیان لێمان بێ ئەوانیش مەسەن لە ئیشی خۆیان لە بواری خۆیان لە کاری خۆیان لە هونەرە جوانەکان لەوێن دەرەویش بەشی دەف یەکێکە لە دەرسەکان کە دەخیندرێتن بەڵام ئێمە وەکو ڕۆحیەت و لە تەچیە و لە خانەقا و لەو جێگانە زیاتر فێر بووین خۆشم ئەوە خۆڕسکە کەس پێی فێری نەکردوون ئەنە خۆت فێری خۆ ڕسکە یعنی خۆم لە خۆمەوە لە خودی خۆمەوە کە خولیای زیاتر مەسەلەن ئاین بوویمە وەکو شاعیرە گەورەکانی کورد مەسەلەن ناڵیە وەکو پیرەمێردە وەکو شاعیرێک مەحویە لەگەرەوەی کە مامۆستای ئاینیش بووینە شاعیریش بووینە ئێوە زیاتر سوود لە شعرەکانی ئەوان وەردەگرن یاخود ئەوەتە خۆشتان ئەو شاعرانە بە خۆتان دادەنێن سوود زیاتر لە شاعیرە گەورەکان وەردەگرین وەکو حەسەنی شنۆی ئەوەی تازە چونچی ئیمڕۆم یار نەدیوە ئەوە شعری شنۆیە شعرەکانی مەحوی قبریان پڕنور بێ ئینشاءالله ئەوانە بەڕاستی جێگەی شانازینە بۆ میلەتی کورد بە حەقەت یعنی ئەوانە یعنی جێی پەنجەیان دیارە لەگەر ئەوەی سەید عەبدوڕەحیم کە عالیم بووە کە مامۆستای ئاینیش بووە لە هەمان کات شاعیریش بووە یعنی وشتێکی طبیعیە هەتاکو مەولودەکانی پێشتریش ئەوانەی کە بە تەمەنن ئێستاکە گیان لە ئێمەیە مامۆستایانی پێشتر ئەسڵەن مەولودیان دەخوێندەوە لە مەجلیسەکان شەکریان دەینا دایان دەنا مەسەلەن ئەوانەی کە لۆ ببوون ئێمە دەجێڕنەوە قەندیان دادەنە لە ناو ئاوێک ئەو ئاوە دوای مەولودەکەی تەواو دەبوو هەر کەسێک بۆ بەرەکەت و بۆ ڕێزلێنان لە مەولودەکەی دەی خواردەوە باشە ئەی خۆتان هەوڵ دەدەن شعر بنووسن تێکس بۆ خۆتان دابخۆی مامۆستا هەر شتێک بەهرەیە وشی باسم کرد هەر شتێک بەهرەیە مەسەلەن خۆتان هەوڵ دەدەن دەستی شعرم وهانیە برێن بتوانم شعر دابنێم بەڕاستی بە زۆر جاروە بۆ مەسەلەن لە مەولودێک احتیمالە بە خۆم ینی بتوانم مەقامات و شتیوا دابنێم یعنی ئەو ئاوازە بە خۆتان دایبنێن ئاوازەکە دەتوانم مەسەلەن سوود لە هەندێک مامۆستایانی تر وەربگرێ بۆ دەشوانم بە خۆشم بتوانم سوودی لێ ببینم لە ئاوازەکان بتوانم شعرەکەی مرادیف بکەم مەسەلەن شعرەکانی مەحوی دەتوانم ئاوازی بۆ دابنێم ئەوە دەتوانم بەس وەکو شعر بتوانم بنووسم لەگەر ئەو خولیایە زۆر نیمە وەکو شعر جگە لە دەف هیچ ئامێریشکە ڕێک پێدراوە لە سرودعینیەکان بەکاربهێنرێت بەخۆی وەکو باسمان کرد لە کتێبەکان مەسەلەن فقهی کە باسکرایە ئەوە خلافە لە بین عولەمایەکان مەسەلەی مۆسیقا مەسەلەن خلافی زۆر هەیە حتا 63 عالیم کە فتوایاندایە مەسەلەن لە بۆ نمونە دکتۆر یوسف قەرەضاوی لە کتێبی فتاوە المعاصرە زۆر کتێب بابەتەکان هەیە تەنها وەکو بابەتی زۆرنا کە زۆر عولەما ڕێگەیان پێ نەداوە ئەوی دیکە بابەتەکانی دیکە کە لە بۆ ئاین بەکاردێتن شتێکی مەسەلەن طبیعیە لەبەرەوەی خلافێ لە بینی زانایەکان هەندێک ڕێگەیان پێدا هەندێک ڕێگەیان پێ نەداوە یعنی ئەوە شتێکی خلافیەوە ناتوانین برێن هەر سابتی کەین لەسەر یەک مەوزوع دەتوانیت بەرهەمێشتکەمان پێشکەش بکەیت ئینشاءالله ئەو شعرە بە شعرەکی مامۆستا مەلا عەزیزە ئێمە کاتمان زۆر نەماوە هەر بەو بەرهەمەی ئێوە کۆتایی بە بەشی یەکەمی بەرنامەی پاشی بدێنی بەڵێ فەرمووش قوربانی مەدینەی شەو ڕۆژ دایم دەسوڕێ عمری من هەرکەم دەکەم قەت نەبوو ڕۆژێ فکرکەم مردنم نازیک دەکەم قەت نەبوو ڕۆژێ فکرکەم مردنم نازیک دەکەم دایم دەسوڕێ قەت نەبوو جاری فکرکەم مردنم نێزیک دەکەم قەت نەبوو جاری فکرکەم مردنم نێزیک دەکەم نفس الشيطان ومنافق سنت الاسميان لم ذكر نفس الشيطان ومنافق سنت الاسميان لم ذكر فسيكفيك حمل الله فرتويران ينذكر فسيكفيك حمل الله فرتويران ينذكر شبور وزيتو نروات عمري من اركم ذكاء قد نبو جاري فكر كم مردنم يزيك دكام قد نبو جاري فكر كم مردنم يزيك دكام عند الله ترسي راجع عشر
ترسي راجع حشر قد خوي لنا كويا هر خريج شين الرورة تاس حار قريان ذكايا هر خريج شين الرورة تاس حار قريان ذكايا شبروش بيتون روات عمري من اركم بكا قد نبو جاري فكر كم مردن ميزك دكا قد نبو جاري فكر كم مردن ميزك دكا آوين وحوما يهود فرد باري قومي لوط دنقا كي صالحو شعيب اشتوش بحوشي مذكايا دنقا كي صالحو شعيب اشتوش بحوشي مذكايا بەڵێ مامۆستا دەست و چاوتان خۆش بێ سوپاس کە لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیو لەگەڵمان بوون سوپاس بۆ ختامه مسك کۆتاییەکەی بۆ بۆن مسک ئینشاءالله سوپاس بۆ مەلادەشتی مامۆستای ئاینی وەروە سوپاس بۆ شێروان مستەفا میوانی بەرنامەی پاشیو هەروە سوپاس بۆ ڕەنزدەر خالیت میوانی بەرنامەی پاشیو سوپاس کە لە تەوەری یەکەمدا لەگەڵمان بوون بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەی پاشیو بە کۆتا هات کە تەوەری ئاینی بوو دوای ناوبڕێک تەوەری دووەمی پاشیو دەست پێ دەکەین و بەردەوام دەبین لە پاشیو
ساڵتان لەبێ بەرنامەی پاشیف بەردەوامە بەڵام تەوەری دووەممان تەوەرێکی تایبەت دەبێت بەڵام بەر لەوەی دەست بە تەوەرە تایبەتەکەمان بکەین پاکێجێکمان هەیە لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیف هەرێکە لە هاوکارانم ژوان عابد وەرەوە دلۆڤان عیمادەدین ئەوانیش لەگەڵ من بەرنامەکە پێشکەش دەکەن تەوەری دووەمی بەرنامەی پاشیف واتە دوای پاکێجەکە لەگەڵ من دێنێرە و بەرنامەکە پێشکەش دەکەن بەڵام دوای پاکێجەکەمان سەبارەت با شاری کۆبانی ڕۆژاوای کوردستانە خەڵکی ئەو شارە ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان دەکەن ئەمڕۆ دوایین ڕۆژی جەژنی با بڵێن ڕەمەزانی پیرۆزە سبەی جەژن دەست پێ دەکات بامان شێوە ئەوانیش ئامادەکاری بۆەوە دەکەن ئەوان دەیانەوێت ئیرادەیان بەسەر ئیرادەی دوژمن زیاتر بێت و ئیرادەیان سەرکەوێ بەرامبەر بە دوژمن وەروە ئەوان دەخوازن کە خەڵکی کۆبانێ بەتەواوی بگەڕێنەوە شارەکان و ئێستا ئەوان ئامادەکاری بۆ ڕۆژی جەژن دەکەن بابێکەوە بینەریان پاکێجە بین. وڵاتیان باژارێ کۆبانی تەوی ڕەوشên dijwar pêdeviyên cejna biçûk ango cejna Remezanê amade dikin û careke din ji nûva kêfxweşî li malbatên bajêr vedgere piştî ku di 2 salên borî da cejna xwe di şer û wêraniyê da derbas dikirin. Xelkên Kobanî kêfxweşiya xwe diyar dikin çimkî îsal meha rojiyê bê bûyerên ziyankar derbas bû. ئەدیۆ ما پڕ خۆش دۆڕەیە کوبوونی ما پڕ خۆش دۆڕەیە ئەم زۆرکەی خۆرە جلۆ دەکەنە یۆنیگی کێف خۆشن یۆنی هەرتش ڕند بینە یۆنی کەسی کو بێ وان لە کوبوونی هۆنی زەحمەتی دۆرێ ناوارگۆنی خۆش دۆڕێ Tevî kêmbûn û bihabûna nirxê pêdeviyên cejnê mîna şekir û kencan îsal di heftaya paşî da ji meha Remezanê tevgera welatiyan li nav bazarên Kobanî bi awayekî berçav tê rûdan. Namaze li cihên taybet bi firotana kiristeyên mîvanhêziyê mîna kolana Tilelê. ئیدان نسبەژ دەبارەی ڕۆژ پڕ خۆشترە ینی حرەکە پڕ خۆشە ملەتی مە پڕ بێ ینی پڕ خۆش هاتی ملەت ئەسن و زەحمەت چێبێ نوش بەهۆبوونێتە ینی بەهۆبوون بۆ مە پڕە نۆ حدود سەرمێ قوتن بیداعتن یعنیش بۆ بەهۆی پڕ بەهۆ دکە لە فێ دگێمە Aramî û ewlehiya li pêş vê cejnê êş û azarên xelkên Kobanî ji bîr dernaxe. Ji ber ku beriya cejna biçûk ya sala 2014 da çekdarên Daişê êrişî bajêr kirin û di encam da tevahiya welatiyan koçber bûn. Her wiha di cejna sala 2015 da sedan kesên sivîl di komkujiya 25 Hezîranê da bûn qurban. û ev yek di hêlek û hêviya herî mezin ya welatiyan ew be. Nedûbarkirina şer û komkujiyan û derbaskirina cejnê bi xêr û xweşiyê. Ridwan Bêzar, Kurdistan 24, Kobanî. بەڵێ دووبارە ساڵتان لەبێ هەرێکە لە هاوکارم دلۆڤان عیمادەدین ژوان عابد لەگەڵ من بەخێر بێن دلۆڤان لە دەڕۆژی یەکەم بەرنامەی پاشێوی پێشکەش کرد دەڕۆژی دووەم ژوان لەگەڵتان بوو دەڕۆژی کۆتاییش من لەگەڵتان بووم بەڵام ڕۆژی دێمی هەرسێکمان ڕۆژی کۆتایی هەرسێکمان بەیەکەوەین بەس دیف هەمی یاسا تیابانوکە ئەس نیوێ بۆم یاکی نیڤ ڕەمەزانê ez bîm ya duê ez serê ew hatîm xwe min xwe neguhirtiye ji tîşêrt ya hatîm بەڵێ ژوان خۆی ئامادە نەکردبوو بەڵام نەشمانزانی کە دێت نەشمانزانی من و دلۆڤان لێرە بووین بەڵام هەر پێمان خۆش بوو داخلی بەرنامەکە بێت gelek şevek xuşa bûm rastî طبعا من hemiya ew nûkeya ser vîdyo nûkeya vîdyo defin bîn heke yani ev min xiriya vîdyo jî kirî yani destpêka bana wexta satî nûke ji herî vîdyo dal defme her mînin وەکو یادگاری بلا defme bîn من دێت تشتێک دی پرسیارکەم گەلە جا کۆڤان زۆر جار خەڵکێکی زۆر دەپرسن ینی سوتفەیەکی جوانە هەرسێکتان ناوتان کۆتایەکەی بەڤان کۆتایی دێ ژوان کۆڤان دلۆڤان چۆن بوو ناوت کرایە کۆڤان هەروەها ژوان چۆن بوو ناوی کرایە دلۆڤان ژوان ها yani کی ناول تکرار از بیشم باب من ناوه من ندانه جوانه که از خردم یعنی الویرجی سلاوت من تایبت بوم والله که من خرد کرد بده خزالی برینت که بس از بیشم باب من ناوه من ندانه جوان
کەسی خەلەت ناکە. زیاتر باوک دایدەنێ ئیمش هەر باوک و مەڵامە هەمی ئەخیرەوە نونە ینی ئەنە ئەمنیش باوکم ناوی لێنامە دلۆڤان خاڵێکم ناوی دلۆڤان بوو بە ڕووداوێکی هاتوچۆ گیانی لە دەستدا ئیتر باوکم ناوی خاڵمی هەڵگرتوەوە کردۆتە دلۆڤان پاشیب لەگەڵ ڤانەکان وایە بزڵم. بەڵێ ئێستا هاوکارانم هێمندەلۆ لە شاری کەرکووک وەروە تەیفور محەممەد لەگەڵما لە سەرەتاش تەیفور محەممەد وەردەگرین دلۆڤان تۆ دەتوانێت ئێستا لەگەڵ تەیفور قسە بکەی تەیفور محەممەد لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت. تەیفور جەژنت پیرۆز بێت وازۆ سپاس کە لە یەکەم ڕۆژی بەڕنامەی پاشی بۆ بە بەردەوامی لەگەڵمان بووی دەمێ بزانم ئێستا ینی ئاخر ڕۆژی ڕەمەزانە خەڵک لە سۆران ئێستا خەریکی چییە و چۆن ئەم شەوە بەسەر دەبن. ئەو کاتتان باش جەژنی مولایەک پیرۆز بێت دلۆڤان دەمەوێت ئەوە ئاماژە بۆ بدەم کە کۆڤان دیارە لە بیرکاری زیرەکە و دابشکارێکی باشی کردکە هەرێک لە ئێوە دەشەوی یەکەم دەشەوی ناوەڕاست و دەشەوی کۆتایی چۆن بەشداریتان کردو بەڵام ئاماژەتان بە ئێمە نەدا ئیتر بەڕاستەکەی من نازانم چەند شەو بەشدار بوومە ناتوانم ئەو دابشکارێ بکەم بەرحاڵ هیوادارم کە توانی بێتمان ئێمەش لە ئاستی پێویستدا ببین و لە شار و شارۆچکەکان ئامادەجیمان هەبێت و دڵی خەڵکمان ڕازی کرد بێت هەرچەندە ئێستا ئێمە بۆ ئەم شەو لە شارەدەی دیانین کە لە کۆتا شەو ئێرەمان هەڵبژارد کە بۆ دومین جارە لە مانجی ڕەمەزان دێینە شارەدەی دیانە داوا لە هاوکارەکەم دەکەم کە بتوانێت کامێرەکە لە سەستان هەڵبگرێت چەندە داوا لێبوردنەکەین لەوانەیە کەمێک سوورەکە یاخود وێنەکە بجوڵێ چونکە هەوڵ دەدەین بچینە لە ئەو خەڵکێک ئێستا و ئێستا لە دەرەوە ماونەتەوە سەرەتا دەچینە نێو چایخانەکە ئەگەر خاوەنەکەی لەوێ بێت بابزانین لە دوایین شەوی ڕەمەزان چی دەڵێن حەزیان لێ با بڵێن چۆن بەڕێ بکەن کۆڤان هەر پێم وەک ئەوە وایەکە لێک لە شەوەکان لە نێو پارچی گوڵان بووین لە سۆران ئەگەر هەڵە نەبم دلۆڤان ئەو کات پێشکەشکار بوو یەکێ لەو خەڵکانی کە قسەمان لەگەڵ کردن کۆمەڵێک بوون لە قوتابیانی زانکۆ دوایین شەویان بوو خواحافیزیان لێک دەکردبەوەیان بۆ یادگارێکی خۆش بابزانین لە دوا شەوی ڕەمەزان لێرە چ دەگوزارێت کاکە جان ئەو کاتت باش چی دەکەی لێرە تۆ پێم وایە تۆ لێرە باشە دوایین شەوی ڕەمەزانە ئەو مشتریانێک کە ماوەی یەک مانگە لەگەڵ خواحافیزیت لێ دەکەن و تاو شەویشتر نایەنەوە هەست بە چی دەکەی وەڵا هەست دیکە هەمومان جیاواز قەڵەباڵغە زیاتر باشە بوو ئەگەر دەرەوە تەلەڤیزیۆنە کەمێک کسکەن ئەگەر بتوانێت تەلەڤیزیۆنەکە کسکەنە جینە دەوێت بچینە دەرەوە چکە دەنگ دێت پێمان بڵێ هەست بە چی دەکەی ئێستا تۆ دەبێ خواحافیزی لە مشتەکان ئەرە وڵای خواحافیزیان لێ دەکەن خۆشحاڵ بوومان خۆش بوومان لە باڵغ بوو مان فەرق بوو دەگە مانگەکانی تر عنی قەڵەباڵغشی زێک زار زۆر بە شەوان ئەواخر شەوە دەبێت خواحافیز لە مشتریەکانیش دەدام ئەوان هەست یەک لەو مشتریانی یاخود یەک دوو لە مشتریەکان بابزانین ئەوان چی دەڵێن ئەم شەو دوایین شەوە خواحافیزی لە چایخانەکە دەکەن یاخود لەو هاوڕێیانەی کە ماوەی یەک مانگە لەگەڵیان دانیشتون وە پێکەوە کاتێک خۆشیان بەسەر بردووە ئەو کاتتان باشە چەندە یاری دەکەن داوا لێبوردنەکەین دوایین شەوی مانجی ڕەمەزانە ئێوە کۆمەڵێک هاوڕێ پێکەوە دادەنیشن ڕاستە خۆ لە کوردستان 24ەوە لەگەڵتانین هەست بە چی دەکەیت کە تۆ دوایین شەوە لەگەڵ هاوڕەکان دادەنیشی لە ڕەمەزان وڵی خۆشە ئێستا دوایین شەوە هەست ناکەی کە لە برادەکانت لە هاوڕەکانت دادەبڕی بەرێوەڵە هەست چاستێک ئەم شەو وڵی زۆر نەخۆشە چکە سبە شوێ دەست بە ئیشەیەکەینەوەمە ئەم بە خۆشاگر چایخانێ مای دەبێ ئیشکەمەوە کارەکەت بگۆڕی ئەرێوەڵە باشە زۆر سپاس بە بچینە لای ئەو هاوڕێشت کاکە جان تۆ پێمان بڵێ دوایین شەوە باڵێن ئەو دانیشتە نامێنێت لەگەڵ هاوڕێکانت دانانیشی هەست بە چی دەکەی وڵی حەز بە شتەشی ناخۆش دەکەین هەروەکەوەی کە قوتابیانی زانکۆ لە دوایین ڕۆژ خواحافیزی لێک دەکەن هەستێکی خۆش و ناخۆشیان هەیە تۆ هەست بە چی دەکەی وڵا هەستشی ناخۆشە بەس ئاخر شەوە لە مانجی ڕەمەزان واتە شەوێکی دیکە نایەنە دەرەوە با دێنە دەرەوە شەوش کەس دێنە دەرەوە بەڵام ئەوەندە نامێنەوە ئەوەندە نامێنەوە باڵێ باشە زۆر سپاس هەوڵ دەین بچینە لە ئەو برادرە شەر چەندە هەستەکەم ینی تۆزێک شلەژاوە لە قسەکردن لە بەرامبەر کامیرە تۆ پێمان بڵێ مانجی ڕەمەزانت چۆن بینی جایتر لەگەڵ هاوڕێکانت یاخود لە دەرەوە بە شێوێکی گشتی زۆر بەخێرن سەرچاوان بەڕێزن
خۆشحاڵ بووین ئێوە دووەم جارە سەردانی ئێرەیەکەن ئێمە لێرە لێەوە بەترازە هیچ کەسی تکرمان نەدیوە هیچ کەناڵ و ڕاگەیان درێژکە نەبووە سەردانمان بکە خۆشحاڵین بە ئێوە کە سەردانمان کردن سەردانی ئێمەتان کرد ئەمەش بەردەوامین لێرە پێشترش هەروە بۆ و ڕەمەزانش هەر بێ و هەر بەردە بەڕێ وڵا بەڵام لێرە نامینی دەچینە ژوورێ ئارێ وڵا خۆشحاڵدارین کەمانجێکی خۆشتان بەڕێ کرد بێوە جەژنێکی سەلامەت و جەژنێکی خۆش بەڕێ بکەن کۆڤان هەوڵ دەدەم بچمە لای مێزێکی دیکار چەندە وردە قەرباڵغی کە کەم دەبێتەوە بەو پێی کە خەڵک بەرەو ماڵەوە دەڕوا کاتژمێری دووەمە لە کاتژمێر دوی تێپەڕاندووە ئەو کاتتان باش پێمان بڵێ ئەم شەو دوایین شەوە کە بەڵێن بە شێوەیەکی دوور و درێژ دادەنیشن تا پاشێ و هەست بەچی دەبێت بەڕاستی پێشەژی بەخێر بن سەرچاوم دەبی ئێمە پێشوەخت دەستخۆشێکی گەرم بۆ برا پێشمەرگەکانمان لە سای ئەوانە کە ئەمڕۆ ئێمە بە ئارامی دادەنیشین دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی هەرچی بۆیان بکرێکمە لە سای ئەوان برا پێشمەرگەکان و ئاسایش و پۆلیس ئێمە لە کوردستان بە ئارامی دادەنیشین وەکو دراوسەکان نینە هەمیشە تەقینەوە و ئاژاوە بێت بەڕاستی ڕەمەزانێکی خۆش بوو ئەم ساڵا ڕەمەزانێکی بێگومان ڕەمەزانی زۆر خۆش بوو بەڕێمان کرد باشەیوادارین هاوشێوەی ڕەمەزان ڕۆژانی جەژنیش باڵێن کاتێکی ئاسوودە و خۆش بەسەر برن بەڵێ کۆڤان دلۆڤان ژوان من دەگەڕێمەوە لا ئێوە ئەگەر کاتە بوو هەوڵ دەدەم بگەڕێمەوە ئەو چایخانە ئەولاش ئەگەر خەڵک بمێنێ ئەجینا لە ئێستا دەگەڕێمەوە لا ئێوە بۆەوەی هاوکارانیشم لەوە زیاتر لەسەر هێڵ نەمێنەوە بەڵێ خۆت دەزانی ینی بەیانی جەژناوە خەڵک خەریکن خۆیان جوان دەکەن و دەچن بۆ سەرتاشخانەکان نیەگەر لە دیانە یاخود لە سۆران سەرتاشخانەیەکت بینی دەتوانانی سەردانیان بکەیت و ئێمەش دووبارە لەگەڵت بەردەوام دەبینەوە بەهەرحاڵ زۆر سپاس بۆ تۆ تەیفور بەڵێ ئێستاش هێمندەلۆمان لەگەڵ دەبێ ژوان تۆ هێمندەلۆ وەربگرە قسەی لەگەڵ کە فەرموو ئەفکۆرەمە هێمندەلۆ دەمێتە باش ئێدی هەلدەستپێکێ یعنی بەحسەوەیەکێ بکەم ڕۆژی و نوێژن خەڵکێک کەرکووکێ گشتی بسڵمانان دنیاژی هەمیە خودی قبیل کێت و ئەف جەژنە بتە جەژنە خێر و بەرەکەتی خۆشیە تایبەتیژی بوو کەرکووکێ و ئەم بینە کەرکووکێ و شەوە دوماهێکی ڕەمەزانێ بساکینێ دەفتە چه هەیە چنینە خەڵک چاوە حەزرین جەژنێت کرد و زێدەتر کۆمیرەش بوویتە زۆر سپاس جوان سڵاو لە تۆ لە کۆی هاوکارانی بەرنامی پاشیب دیارە ئەمڕۆ کۆتا ڕۆژی ڕەمەزانە خەڵکی کەرکووک بە خێر و خۆشی ئەم ڕەمەزانیان بەڕێ کرد هاوشێوەی شارەکانی کوردستان و جیاواز لە شارەکانی عێراق بڵێن لە ئەمنیەتێکی باش و ئەم ئاسایشێکی باشدا ڕەمەزانیان بەڕێ کرد ئەمەش بڵێن گەورەی و بۆ هێزەکانی پێشمەرگە دەگەڕێتەوە کە بە تێکڕای پێکاتەکان خەڵکی کەرکووکیان پاراز لە ڕوودانی هەر کارێکی تێرۆریستی ئەمەش جێگەی دڵخۆشیە و خەڵکی بەردەوام ستایش هێزەکانی پێشمەرگە دەکەن بەڵێ دیارە خەڵک بەگشتی ئامادەکاریان کرد بۆ جەژن کەلوپەلیان کڕی شتومەکیان کڕی جلوبەرجیان کڕی ئەوەی کەماوە بۆ جەژن بڵێن زیاتر ڕوو لە سەرتاشخانەکان دەکەنەوە ئێستا هاوکارم دلۆڤان ئاماژەی فکر منیستە لە نزیکی سەرتاشخانەیەکم کە وەکو نەریتێک ینی ساڵانە پێش دەستپێکی جەژن بە چەند ڕۆژێک خەڵکێکی زۆر ڕوو لە سەرتاشخانەکان دەکەن و بۆ ینی کەم کەس هەیە لە جەژنا یاخود پێش دەژن ڕوو لە سەرتاشخانەکان دەکەن و بڵێن پرچی خۆیان و مۆدیلی تازە بڵێن دانەهێنن من لە یەکێک لە سەرتاشخانەکانم چەند کەسێک بەسەرەکەم کاتتان باش ئەگەر پێمان بڵێ بۆچی خەڵکی زیاتر لە پێش دەژن ڕوو لە سەرتاشخانەکان دەکەن وڵا لە خۆشیەوەی جەژنەیە تێتە پێشەوە و خەڵک دڵی پێی خۆشە و بە بۆنەی پێشمەرگەوە ئەمن و استقراری خۆشە ئەم ساڵ لە چاو ساڵان خۆشتر بووە قەڵە باڵەخەکەمان زیاتر بووە ئەتر خەڵک لەخۆی باشە یعنی نرخەکانتان چۆنە ینی ئەبینین هەندێک سەرتاش داشکانی کردووە خودت بە خۆڕایی بۆ کە سوکاری پێشمەرگە بۆ کە سوکاری شەیدان تۆ ئەو دەست پێش خەرێت کردووە وەڵی ئیشەڵڵا قسوورمان نەکرا ئەوەی شیبیدا بە نیەت دڵخۆی و هیچ سعرمانیش بۆی دانەوە هەمووی دوکان خۆیانیشە و خزمەتیان شەکەین دەست خۆش بێ چەند کەسێکە دوێنم کە هاتون سەری خۆیان یاخود تەراز بکەن ئەم کاتت باش پەیامێکت هەیە بەیانی جەژنە چۆنە لێرەی وەڵی بۆ سەرتاشی ناتوینە و ینی خۆشیە و شادیە و بەسای پێشمەرگەوە
ئێمە لێراگا مرتاحین لە کەرکووکایە پێشمەرگە نەبێمە یعنی ژیانێکی ئارامان نابێت سپاس ئەم کاتت باش گەنجە تۆ چۆنە لێرەی و ئێستا چاوەڕێی چێکەی وە چ جۆرە مۆدیلێکی خەژیانی چاوەڕێتە مۆدیلەکەت بگۆڕ یان هەروەکو خۆی بمێنێ سەرەتا بەخراتتانەکەم وەڵی ئاسایی یاراتۆ بەستە قژم ساکەم بۆ بۆنی جەژنی ڕەمەزانەوە کاتێکی خۆش و تاعتین ئاسایی قژمانە گۆڕین زۆر ئاساییە سۆم بۆ وەروا بە قەزەی مۆدیلێتتر سەرتا وەستاکە خۆی دەزانێت چیمان بۆکە وڵی چۆنە ینی خەڵکی زیاتر بە چەند ڕۆژێک پێش جەژنە بڵین سەرچاکە دێتە سەر تاشخانەکان وڵی ترەوە کاتە ئەو کاتە سەرەوە ئینسانی خۆیتر نازانم سەرەوەشی وە خۆم ئیمڕۆ کاتمە بۆ کاتۆمە سەر تاشمتەوە بڕایە سەر خۆم چاکەم جلی جەژنت کڕیوە بەڵێ بە تاکیت بەڵێ زۆر سپاس دەست خۆش بە زۆر سپاس بەڕێستان کاتت باش سپامێکە تێ بەیانی جەژنە بووە ئەوەی جێگەی خۆشحاڵی ینی خەڵکی کەرکوو لە چوارچەوەی ئەمن و ئاسایشێکی باشە جژنە بڵین ڕەمەزانیان بەڕێکرد ئەم بۆ چێگەرە سپامێکە تێ سپای من زۆر دەستخۆشی لە برا پێشمەرگەکانمانەکەین کە توانیان شارەکەمان بپارێزن لە دەستی داعشی چەپەڵ لە سای ئەوانەوە ڕەمەزانێکی خۆشمان بردەسەر لەوەتی پرۆسی ئازادی بۆ هیچ ساڵێک ئەوە بە خۆشی نەژیایە قەنەعەت بێم جادە قەڵەباڵغی تێنەما بوو لە ترسی تەقینەوە و ئیراب و پیا و خراپ لە سای ئەوانەوە ئەلحەمدوللا شەوانی ڕەمەزانمان بە خۆشی برد شەوانێکی قەڵەباڵ تا سحور ئێمە هەر بەخەبەر بووینە و خەریک ئیش و کاری خۆمان بووینە و لەگەڵدا کاتمان بەسەر برد زۆر سپاس دەست خۆش بێت بەڵێ دیارە منەگەڕێم وەلاتان لەبەر نەبوونی کات و ڕێگە بە هاوکارانی ترمەدەم بەڵێ ئەوەی بینیتان یاخود گوێبیستی بوون هاوڵاتیان زۆر بە خۆشحاڵیەوە بڵێن ئامادەکاری جژن کردووە و چاوەڕوانن لە بەیانە بڵێن خواردنی خۆش وەروەها سەردانی کەس و کار و خزم و دۆستانیان بکەن ئیشەڵا جەژنێکی خۆش و بەشادی بەسەر کەرکووک و تەواوی خەڵکی کوردستان تێپەڕە بێ و لە ئێستاوە جەژنی ئێوە پیرۆز بێ و لە هەموو بینەرانیش جەژنەوەی پیرۆز بەس نزانم دلۆڤانی پرسیارێکەوە بچیکە هەیە و بیان مەرەق دلەوی داوای پرسیارە بێشتە بکرد ژە نزانم هەفکارێت ماگەر بچەکێت هەولی کار من داوای پرسیاری ژشتە بکرد هێمن دەمێ ئەوەت لێ بپرسم ئەگەر تۆ لە خاوەن سەرتاشخانەکە بپرسیت کەسێک بێت ئەگەر ڕدێن و قژی بتاشێت چەندی لێ وەردەگرن بۆی چونکە ئێستا هاوکارمان زەردەش هەمێش وا بڕیارە لە هەولێرەوە لە سەر تاشخانەیەکەوە لەگەڵمان بێت بۆی بزانی ینی بەراوردی نرخ لە نێوان هەولێر و کەرکووک چۆنە بەس بە کورتی بەڵێ دلۆڤان لە ڕووی نرخەوە ینی بەس تەنیا سەر تاشخانەکان ینی نرخی شتومەکیش لە کەرکووکە تا ڕادەیەک جیاوازە لە شارەکانی کوردستان بەوە ناسراوە بە تایبەت ئێمە لە گەڕێکی شۆرجین نرخەکان زۆر گونجاوە من ئەو پرسیارێت تۆ ڕوبەڕووی وەستاکەمەوە ئەگەر کەسێک بێت بڵێن سەری تاشی و ڕدێن و خێت و هەم شتێک بە چەنی لێسەنی وەڵاوە کەوتە سەر خۆیەوە هەیە کەممەدا و هەیە زیاددا و چەند یعنی نرخێکی دیاریکراوە هەیە وەڵا پێنجدەن و شەشدەن و زۆر هەیە داداتیش و ئیمکانەتی باجە 15دا ئەوەشی نەیبێ بە جۆرەی حساب خۆی بە دیاریکراوی ینی نزیکەی 5,000 وایە لە هیچ شارەوە کەرکووکیش نییە بۆ ئەو شتانە بەڵێ وەکوتم نرخەکەی لە کەرکووک زۆر گونجاوە گەر ڕێتکەوتە ئێرە دلۆڤانەتوانی بێ سەری خۆتان بەڵێ وەساڵێ بە هەدیە بە دیاری من تەراشەکەم ئەگەر بێت هەیە من لەگەڵمان بن تۆ و تەیفور ئەگەر کاتما هەردووکتان وەردەگرینەوە سوپاس بۆ هاوکارانم تەیفور محەممەد کە لە شاری سۆرانەوە لەگەڵم بووی واروە سوپاس بۆ هاوکارم هێمندەلۆ کە لە شاری کەرکووکەوە لەگەڵم بوو سوپاس ئێمە با گفتوگویەک بکەین کۆڤان ببوورە من بۆچی ئەو پرسیارەم ئاراستەی هێمندەلۆ کرد بەڵێ زۆر جا دەچیتە هەولێر ینی هەندێک لە سەر تاشخانەکان نزیکەی دەگوترێت $50 هەندێک جار وەردەگرن هەندێکیان 50,000 وەردەگرن هەندێک 25,000 وەردەگرن ینی نرخێکی گونجاو ینی باڵێ نرخێکی سابت نییە بڵێ کەسێک بچێت بۆ سەر تاشخانەکان بۆیە پرسیارم لێکرد ئەوە کاگامان و کاک بەس شتێکی دی ئەست یانێت شتێکی کورت ئەس بەحسکەم زۆر دەخۆزە لێبوونی شەفکارێمە کاکەم بێزێکم یانێ مچمە بەس پێ نبین ئەس پیشێتی وەتی مازۆم بچێکی توڕێژ مەسەن ئەگەر ئێک پیچێکی یانێ نەڕێک بشتە سەر شۆشی بێشتەوە ڕێباتەتە نەدرستانژی چۆکی تێتە بیەوەتە بەدل کردەوە زۆر دەخۆزە لێبێنێتی کۆم کاکەم بێسا بچێکی پلاسیاتم والله من بەرین وکە
فتاره شنیا کریش بر دامه از نگشتم بچما تلویزیون خوب گورم شنی بموری یعنی بچما بس تو امر وکو میوانك حسابي تمام از قبيله بله هاوکارانم دەڵێن هەرێکە لە زەردەشت حەمێ لە شاری هەولێر وەروە مەسعود محەممەد لە شاری دهۆکۆ لەگەڵم دەوێت هەردوو چیان بە کرمانجی قسەی دەکەن ژوان تۆریان بگریت ئێمە هەرسێکمان ئەوەی باشە با باسیێوەش بکەم هەرسێکمان هەم سورانیەکەش هەم بادینیەکەش ینی کرمانجیەکەش دەزانین بەڵام هەندێکی من یعنی سست و پسترە لە نانای توش زۆر باش هەردووتان زۆر باش زۆر باشە دەست خۆش بێت کێنکەت گەلمەدان بچین باشە من شاری دهۆک هەموو بلا ئەو وەرگرت ئەو دووکێ و تو مەسعودی وەرگرت حەز کتێزشمە دووکێ بله كي ديال مسعود محمد افكاري بله تمام بعرف دوكي بمشي شويه كي راس اخو افكاري من مسعود محمد نوفا از بوارم زاتر نوفا بازار دوكي ده هكا ديال ما بچي كي بازار حتى يعني 3 و 4 شب شد بج فكري بدوان هر دو شوا مسعود افدمت باش ججناتا خلك دوكي همي بيروز بت خدي روجي ونويجت وهميا قبل كت يعني جشت بصرمانشي وكاميراج بويته زيادتر بحثا يعني نوفا بازار دوكي بك ساعات وروجا دو هيك هي رمضان وبوته ودوكي كاميرا بله زور سپاس شوان هرچند مای روزه که اشتاماش ماه رمضان پیروز لی دیگل نزدیک بونا جشن رمضان پیروز سجی جشن تا و مهوان تا و هر وسا هوای تماشاوان کردستان 24 پیروز کم جوان از نو بازار دهو که دام است خواستم یعنی وی بازاری نشان بدم دوی دمی دانی بازار دهو که چول بو برف چول بونه چیتنش برکو خلق سر 29 روزانه باوا که بردام شوه قصه بازار دهو که کن پروژه دا دیارش بر بلندیا پلا گرماتی هر وساج بر خلق پروژه قصه بازار ناکیان طایباتی جی شوه یعنی پشتی خارنا فتاره خلق قصه بازاری کتن بودامین کردن کلو پلن ججنه اوه یک قربالقترین بازار اندهو که یعنی حتی بری نیف دم جمره جی خلق که یک جار مازن لوی بازاری مجیلی کرینو فروتنا کلو پلن دابو تشتی دیجی از سماجی پیب کم وان شوین داوی داب طایباتیت اف شوه و شوه کدی دا يعني زدتريل سر تراشخانه قربالغي پیداد بیتنش برکو خلق يعني جلوبر کرین جوان وجا خلق يعني برف جان کرنا سر و سیمای خو چیتن تراشینا سر خو هر وسا اواد حتی نکات تا دیتنه يعني او پیش بینی تا نکرن کو دوان 29 روزن در بازویدا پارزگاه دو که پاوا که گشتید آرامی که در باز بیتن حتی نه يعني خوشبختانه پارزگاه دو که یا بکی شوگیر و گرد بشروی امنی و خلق باواکی آزاد باواکی بردام هر شب قلبالقی که مازن سر بازار دو که پیداد بو پلاستیش یعنی دزگین امناهیه شجی دست خوشینه که افرو که حتی ناشینه و امناهیه پارزن جوان الوی داریز یعنی و یک جادین سرکین بازار دو که یعنی خلق وکی هین بینن بازار یه هات چول کردنش بری بازار یعنی فندک ترون بلن که ماینه طیبتی جی خودیان رستوران تا نها مجیلی پاکش کردن یا جهن خانه جهن کاریش بکو روزه کنی دست پید کتن صبای جاره کادی بین کو دلیوه کادی یا کار کرنه روزه کادی یا کار کرنه شد دست واد مایه کو صبای روزه سیهش رمضان پیروز دیسا و دینت پیشوازی ها بکران داو پیشوازی بجن بکرا کن اوه گنج الویره که من باغون از خازم گلا چوانن باشن ورن نه نشن باغون تو باشی تو جی نشن باغوی باشه زور سپاس از گل شوفیر که تاکسی آخوام أنا ظانم ما في شباب براتي باشي بله أو جينا واقعيتن باشه شمان يعني برزجريكا ولاتيان يا روزنامه فانا جد قال ولاتيان یک جوان برزجريكا نوه يعني هندك جارا نونا خازنش بو كانال تلفزيون باغفن وكي هند بينن يعني بازار جيه برف چولبونه و چيتن از قال واكي ساجي هولدن باغفن براين چوانن این باشن چواني همش تلفزيون كردستان 24 باقي زندگی گلوينا كرم كن بله از بيجم تاكلو بلن جاج نكرين راز بيجي لا چه كري من بانترونه كي كري بجاج بله باشه يعني جلو برگی نی دیف دل هوا هاتبون اف سالا دا خودی هات بون بله يعني بگشتی رمضان اف سالا چابو خودی باش بو گلک ما هاجنا با اخلابت هم نوستیم تحس کرد صباحی جشن بایانشی رمضان خودی ما گفت جشن نش برنده ملاس کرد برنده آره والله تحس کرد جشن بیت یانش رمضان خودی هر رمضان بیتم رمضان بیت رمضان گرم نه واسطی روز دريجن گرمه مرو برسیدی رمضان هی بک صبره نه کی چای بدیم بله باشه يعني اول دم جمير دو تساقي شوه يعني حتى نهاج يعني بري چند که بري 20 دم 20 دقیقه کنجی هیچ تا بازار قربالا بو تو تخازی يعني پشتی رمضان جی طایبتی هندی کو هاوین هندی چله هاوینی هی شوه بازار وکری بیت خلق بیت شوه کلو پلا کری
خودی دف من خود یعنی گلای خوش است بله باشه دوک یعنی من بریان ها جماجه پیکر باجره کی آرامی های خلق بهترس ناو بازاری دا بچید بیجه دست گرد من هی کشان سر و بیستونه روزا دا و صاحب آرامی دو که پارز از دست خوشی همی مروت کم بله زور سپاس بود دمکی خوش برینید جوان داوی از وی بیجم یعنی پیشی هم بین دف من و بحث هنده کر که سه بیجر نها سه پیشکش کارت رونشتینه هر سیج یعنی هر دو زاراون کرمانجی و سورانی جی کند کارن با خوان از دست خوشی الوقت که مفتشتگی گلک جوانه بیوی هنده همو پیشکشکار و بجرن یعنی هر کانالا که کردی بکارن اگر به زارا و کرمانجی جی باغون و بزواره سورانی جی باغون بله زور سپاس افکار ما مسعود محمد تبشوی که راستا خود نو بازار دو که دا باجر دو که دا گلم داویدی زور سپاس بته زور سپاس با پسند کردناتش یعنی بو ماجی یعنی اجی پسند کردن پسند کردن زور سپاس بته افکار ما مسعود محمد ادی زت تو گلم داوینه چه دو ماه که وگرن الجم توان نظام کد گلم داوینی آنجینه بس زیادتر بحثا یعنی افکار ما دلوانجی ماجا پیکی کرزیتر گلیش یعنی کاغذ یه دکاندار از سرجاده او سیکا ماستی زتر از بحث کم یا نوا دو که دا یعنی او دیارده یعنی بجین نه جانه اگه زتر دکاندار جاری کار من گل باجروانی دو که زتر یعنی دو پند جیب ناف بانگه باجر که جانه یه پاقجه برکفت یا پاقجه زور سپاس تام بردام بین زور سپاس تام مسعود بله جوان سپاس بوتوش سپاس او کارم زردش حمی و تیفور محمد شلگل من دبی زردش چوتا سرتاشخانه کی شاری هولیر تیفورش چوتا سرتاشخانه ک ل شاری سوران ل کوتای منج رمضان هم دشوینه زور خرابار با دلوفان او پرسیار کاراستی کرکوچی کر با ما پرسیار آراستی زردشت حمیم که با کرمانزی خسلی کو با کرمانزی خسلی کرد فرمو زردشت افدمت باشو جنها و جشنات پیروز با و ان شاء الله هر چند هم حس کن تو گلمه بردام بیل ان شاء الله مثالک دی تلکوبانه ببینن و عملور جشنات پیروز بکن به هر حال زردشت ام لکرکوکی بوین ما پرسیارا مدل و هر وها نرخین سرتاشینه کرد از خواستم بزنم یعنی لهولیری او مدل انها کوهانه چنه هر وسا نرخا سرتاشینه چوانه کسی اگر بیت مثلا رهن خواه کو پرچاخه بتاشه یعنی و چنده بده وی کسی کو سریع تاشه کرم که بله ایوار باش کووان دلووان شیوان ایوار باش بیناریم کرسان بسیار جشن و حمیان پیروز به وقت آماده فکر از خلق کوبان من لهر لهولیری جوا کوبان دبینم براستی الورک جبو بهاتنا جشن هم بجن بداویا رمضان گلک خلق ورک آماده بونه سرین خوشید کن پورین خوشید کن امیش بو نرخن کسین کت ام بجن تن پوری خوشید کن وقت تجمرا گفت ام بپرسن کابنه نرخ پران چقاسه برز دیدار باشی جشنات پیروز به ام خوازنوی پرسش تبکن دما کو ولاتیک ته سری خوشید که پرچی خوشید که گلو نرخ چقاسه گلک گرانه گلک ارزانه بخوا نرخ کان منظور باشه بجری استاکا لقیران داینه زیاتر یعنی مساعده خلق بتاوی دکن سعر کان مندانه هم وکو نمونه گلک جیگه $50 جیگه 50,000 جیگه 20,000 دکارش مرا بجی لهولیر چخاسه بخوا از زمه هر رونکم ولا خلق زور خلق او هاتی دگه کدیت سنتری نیوستای نرخ کان ما گرانه یا خود نرخ چی زوره باز نه نرخ کان ما زور گنجاو بدلی وکو نمونه سرو مساج و ردین هموی 20,000 یورو دگرین بس هر چاکردن 5,000 یورو دگرین اگر بس ریتنه به بله اگر بس ریتنه بس ریشت چاکردن 5,000 بله زور سپاس الور برادری کی دیتر جه از کی باخوه بله از یارم جم برادر ما اگر کو امشته بپرسن برز دما ام بجن ایرو گلک قربالک سری واجبر جشن وقت دما کو قرب جشن ته نرخی امرو جن رو جن دیتر جدای یا نه بله بخیر بین سرتا بنای نیستای سنتر بخیرات تندکین اما بابانی مانگی رمضان خدمتی زور ما خصوصا برده مشترکان من شتی جوانی هم بوکین بدلی خواه لالانی سعرکه و بالا اما گوران کاری زور ما کردو وکو نمونه امرو جشن روزک مایا پیش استا نرخی چه کردن چون بو امرو چونه یک سعره
نەخێر فەرقی کردووە ئێمە لەو ڕۆژەیە خەڵک ئامادەکاری زۆرەکە پاکردنەوەی دەمەچاو مەساد شتیواکە پێشتر ئەو شتەمان بە 25,000 کرد ئێستا بە 20,000 سەرچاکردنی ئاسایی پێشتر 10,000 ئێستا بە 5,000 بەڵێ ئێستا لە کوردستان ئەم ببێژن هەر جێگەیەکی هەر جهەکی نرخێک هەیە بڕئی تو نەرنی تو یەک نرخە بێ باشتر نییە بەڵێ بە پێی بەڕای منیش هەموو یەک نرخ بێ باشترە چونکە بازارەکانی هەمووی هەریەکە ئێمەش بە پێی ئەوەی بازارەکەمان لە سنتەری هەولێریایە دای من سەرمان قەڵەباڵغە و هەر بۆ سەعرە ینی هەموو یەک سەعرماندا ناواتر نازان شوێنەکان تر چۆنە زۆر سپاس ئەگەر ئەس لەبەر وڵاتیکی بپرسم برادر هەگەر مەجال هەیە ئەزش برادری پرسم ئەمڕۆ ئەم بێژن ڕۆژی داویە بۆ ڕامەزانی دووسبێنی جەژنە بەێ برئی تو ئەگەر نرخێ ئەم بێژن بربەران حەلاقان گرانن یا نەگرانن وڵی باشە احتیادە گران نییە ئێستا تو پرچی خۆ چێتکی بچەندی چێتی وڵا 5 و 6 ئەوهای بەڵام باشە ئەس پرسی داویشتت بکەم تو وەکو وڵاتێکی کوردستان دووسبێنی جەژنە بەڵام لە بەرامبەرژی پێشمەرگە ئێستا لە جەنگە شەری داعشتکێ ئەتو چوونامە هەیە بۆ خەڵکی کوردستان و هەروها بۆ هێزیان پێشمەرگەی کوردستان وڵی ئیشەڵا خوادیان پارێزی پێشمەرگە وڵی بەڕاستیست ئەمە بەواستاوی ئەمە لێرە بە عڕی خۆمان دەسوڕینەوە بەڵێ دلۆڤان کۆڤان شیڤان وەکو وەدیت خەڵک لێرکێ هژمارە خەڵکی گەلەکە خۆشببوو جەژنی ئامادە دکن لێ لەگۆر خەڵک دەژێ نرخ نۆرمالە احتیادیە وەکو تا ئاماژەجیت پێکرد بەێ لە هەر باژارێکیژی و نرخ جودا و فەرخێ ئەڤژی یەکجیت براسیت بێ جێ دڵگرانیە بەێ بەێ زەردەشت گەلک سپاس ji بوویتە هەروەها ji بوون هاوڵاتیان کوبووتە ئەخفتین بە هەر حاڵ یعنی ئێمە ناتوانین بڵێم یاخود گلەی لەوان بکەین یاخود بڵێن ئەوان بوونەتە هۆکاری ئەوەی کە نرخەکان جیابن ئەوە دەبێت ئەرکی لایانی پەیوەندیدارە و کە دەبێت بە ئەرکی خۆی هەڵسێ بەڵێ دلۆڤان من تەیفور محەممەد وەرەگرم تەیفور ئەم کاتت باش پێدەچێ دلۆڤان کە چۆ بێتە سەر تاشخانە پارەیەکی زۆریان لێوەرگرت بێ بۆیە ئەو پرسیارە ئاراستی پامێران دەکا ئەی لە سۆران پارەیەکی زۆر لەو خەڵکە وەردەگرن دەتوانانی لەگەڵ ئەو حەلاق و سەر تاشخانەی لەگەڵیان قسە بکەی بزانین نرخ لەوێت چۆنە کۆڤان زارشتی سلااوت لێبێ منیش هەستم کرد کە کاکە دلۆڤان هەست دەکەم کە پارێکی زۆری لێوە گیراوێت بۆیە ئەوێ ئازارەکەی خۆی لێرە دەربڕێدەی منیشوە هەستم کرد بەڵام بەرحاڵ ئێمە هەر لە شارەدەی دیانە ماوینێتەوە دیانە ناحیەیە بەڵام تێکەڵ بۆتەوە لەگەڵ شاری سۆران دەکرێ بڵێن لە سۆرانی یان لە شاردەی دیانە هیچ جیاوازیەک نییە لە بەردەم سەر تاشخانەیەکین لێرە تاکوێستا قەرەباڵغی هەرەیە هەوڵ دەدەین پرسیارەکەی کاکە دلۆڤان ئاراستەی ئەو خەڵکانە بکەین کە لەوێن و خاوەنی سەر تاشخانەکەش با بزانین لێرە نرخەکە چۆنە ئەگەر هەرزان بوو کاکە دلۆڤان دەکرێت تەشریف لێرێت و لێرە کاتی ئەوەی کە پێویستێتی لێرە با بڵێن بۆ سەر تاشین بێتە دیانە ئێمە لە خزمەتی دەبین بۆی نرخێکی زۆری لێوەرنەگرن ئەو کاتتان باش تاکو ئێستا بەردەوامی لەکار دەمانەوەی سەرەتا پرسیارەوە لێ بکەین یەکێ لە هاوکارانمان زۆر حەزی لێ بزانێت نرخەکەی چۆنە ئەگەر کەسێک بێ سەری چاک بکات پرتی کورت بکات ڕیشیشی لەگەڵ تاژێت چەند وەردەگری سەرەتا بەخێر بێن بەخوای لەکنی ئێمە حەلاق پێشەوەی قسە بکەگە بکرێت هەندێک دەنگی کەم بکەن دەنگی تەلەڤیزیۆنەکە چکە لەوانەیە گرفتی تەکنیکیمان بۆ دروست بکات ببوورە باشە پێمان بڵێت چەند وەردەگری بۆ نمونە ئەو برادر ئێستا لە بەردەستی تۆ دانیشتووە چەندی لێوە من ئەگەر بەر سەرەکەی بۆ چاپ بکەم 3,000 لێ وەردەگرم 3,000 ئەگەر ڕیشەوانەشی لەگەدابی 5 دەدا لەکنەمە سەعر نییە خەڵک چەندی بداوە ئەمە مساعدەی بۆچی ئەو جیاوازی لە نرخ بۆچی بۆ نمونە هاوکارانە باس لە 25 دلار و 50 دلار دەکەن لە هەولێر بۆچی لێرە بە 3,000 بێ آخر جیاوازەکە 1,000 زۆر وایە وەڵی جات سەرچاکردن هەر چاکردنە تراش بە هیچ کەس بەس شەو مقەسە لەگەمەچینەی ئەمن هەر کوتا دەکەم لە هەولێرەشەوە چا دەکرێت ئەم زەمیرم ئەو هەیە 3,000 دەگەم قەنەعەتم پێدا بچینە لای یەکی لەو مشتریانێکی ئێستا لە بەردەست دانیشتووە هەرچەندە پێم وایە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵا بەڵام داوا لێ بڕ نەکەین ئەو کاتت باش پێمان بڵێ تۆ مشتریێکی هەمیشەیی ئەو سەر تاشخانە یاخود یەکەم زاردا ناوەڵا هەمیشەیمە بەردەوام دەی بەردەوام بەڵێ بە چەند سەر چاک دەکەیت چەند لێ وەردەگرن وڵە 3,000 2,000
2000 یا 3000 2000 3000 هەرەوەیە باشە زۆر سپاسی وادارین کە ڕەمەزانێکی خۆش بوو بێت و هاوشێوەی ڕەمەزانیش ڕۆژانی جەژنتان پڕبێت لە شادی و کامەرانی کۆڤان پێم وایە کاکە دلۆڤان وەڵامەکەی وەرگرت لێرە بە 3000 دینار سای دەکەن بەڵێ بەڵێ سوپاس بۆ هاوکارم تەیفور محەممەد کە لە دیانە لەگەڵم بووی سوپاس بۆ زەردەشت حەمێ کە لە شاری هەولێر لەگەڵم بووی سوپاس بۆ مەسعود محەممەد کە لە شاری دوهۆکەوە لەگەڵم بوون سوپاس دلۆڤان ئەو پرسیارە تۆ ڕژاندت بەس جیاوازی نرخ هەبوو گۆڤان زانی مەوزوعەوە نییە کە من چوو بمە شوێنێک من خۆم دەتوانم لە تیڤ سرم بتاشم وەکو ئێوە هیچ کێشم نێو دەتوانم نەچم بۆ حەلاق بەڵام من دوو هاوڕێم هەن ینی لە کۆنەوە دەچمەلایەن یان ژەوتە لە تیڤ ئێستا هەمومان لە تیڤ لەوێت قژمان دەتاشم بەڵێ بەڵام ئەوەی کە گرنگە ڕۆژنامەنووس دەبێ ئاگاداری ینی هەموو شتێک بێت بەڕاستی ئەوەی کە من بۆی ئەو پرسیارم کرد من ڕەنگە لە ناو بازار ببم من ڕەنگە لە کێشەی ئەو گەنجانە تێبگەم کە گەنجێک دەڵێت من معاشم نزیکەی 425,000 بەڵام من ناتوانم مانگێ دووجار بچم بۆ لای حەلاق 25,000 بدەم بەڕاستی ئەو کێشەی هەبوو خۆت بینیت لە بە 30,000 لە کەرکک بە 5,000 بوو لە هەولێر بە 20,000 بووە خۆیان دەڵێن بەڵام شوێنی دیکە گرانتریشە ڕەنگە لە بەرامبەر شاشەکانەوەنەوە ئیدی ئەمە کێشەیەوە دەبێت ئێمە ئاگاداری ئەو کێشانە بین و ئێمە دەبێت ینی کێشەی خەڵک بخەینە ڕوو بەڕاستی دەبێت نرخێک هەبێت کە دیاری کراوبێت بڵێت سەرتاشخانەکان دەبێت بەم نرخە سەری خەڵک بتاشن ئەگەر ڕدێن بێت ئەوە نەک تەنها بۆ سەرتاشخانەکە بەڕاستی نرخێکی دیاری کراویان بۆ هەموو شتێک دەبێت نرخی دیاری کراو هەبێت بەڵێ هەست خوبە بەحسی هەیە بکەم یعنی چگە بۆ هەولێرە من چێکری ڕاست چکیامە چ زەحمەت پێ نەبێت سەرێ من یە بێ مودێل و تەکتیک و مەکتیکە هەم گۆڤان 5 ئەوەن دەهەن بەری چەندێکی ژیل دووکە چوومە دە فەڤاڵێکی خۆیان هەوژە سەر تڕاشخۆنەوە هەی من پارە دۆنەوێ یەدیل مزڤڕاندم گوتی بوو چەندێک گوتمکە 5 ئەم چێتنیش بەر قەیرانە یعنی ڕاستی من پێ خۆش بیانێ دیف یعنی وەزئی دکاندارژی بچێت ئەوژی تشتێکی باش ئەنا بژم 5,000 گەلەکەوان کە مایێت تشتێکی باشە ناڤنجێ بۆ خەڵکی هەمیە جانزانم و تشتێکی دیژی هەی ها وەکی نابێژم نانی خوب بخوب آوه منتا خلکی پاوه سر وقتی خوب پرچامنا درێژ بیت لوفا یعنی بیراتش بیرامدێت ئازان از من سری چاوی هر شکلی خونا دی داره که مکره نمردی مکینه مداد است خوب مداد پرچاخو صفر که پرچامنا درێژ بیانده مینا سر صفری و من چه پارجی نداد کشا مشکل اما مکینه گفتن صفر کن بله دلۆڤان دەڕۆژ بەرنامەی پاشیوت پێشکەش کرد خۆشی و ناخۆشیەکانت دوایین مەسەجت چییە؟ کۆڤان خۆی ینی بەڕاستی بەرنامەی پاشیو هەرچەندە کاتەکەی ڕەنگە درەنگ بێت بەڵام ڕەنگە من پێشووتر لە کەناڵی دیکەش هەمان بەرنامەم پێشکەش کردبێت بەڕاستی من جگە لەوەی کاوە ئەرکمە بەڵام چێژێکی لە وەردەگرم کاتێک کە بەرنامەی پاشیو پێشکەش دەکەم بەڕاستی و لەگەڵ ئەو هاوکارە خۆشەویستانە بەرنامەیەکی خۆشمان پێشکەش کرد جگە لەوەی ویستمان ینی دیوی کۆمەڵایەتی و هەروەها دیوە ئاینەکەی و لە ڕووی تەندروستیەوە ینی زانیاری زیاتر بدەین بە بینەرانی کوردستان بیچار من هەستێکی زۆر خۆشم هەیە کاتێک کە بەرنامەی پاشیو پێشکەش دەکەم بەڕاست سپاس دلۆڤان ژوان نفسی کوبی پێست نفسی ڕاستی ینی ئەو دا ڕۆژ بووتە چاوە بوو و مەسەجاتە چییە ئەخیرێژ بوو بەرنامەی پاشی یعنی ئەس بەحسا هەندێ بکەم وقتی دەما نوچەوە یعنی هەوڵە زەتر دیوەکی چاکی تو ڕیباتێتە بەرمرووی یعنی زەتر یعنی توی سنووردارکردی تونێ ئازادی هەمی شتێکی بێژی ئەم کەیفە خۆ حرەکەیکی بەس بەرنامەی پاشیفدا ئەو یا پێخۆش بینە ڕیبات گرێدا وەکی بە هەردووکانەکە و یعنی تقریبا مرۆڤ ئازادتر بی یعنی ئەم پرسیارکردندا هەم شوەرگرتنەوە بەرسبێدا وەکی دژێم یعنی حتا حدەکی باش ئەم یعنی ئازادی حتا ئستودیا نوچەژی بەس وێت شتێ خۆش بیا دژی ئەف دەمە يعني الشافي وساعات مثلا يعني 2 ساعات ونيفو زيزه تركيمتر يعني تديال بينارو بالفيدامين الشافي تشكي خوش بي وش بلي هندي جيت نوف مزقفت يعني كش هوا كي ارام يا بيدان كي خوش بي بله وان شاء الله خدي ما بخير جيب بس كم نوف مزقفت ده جنظام رمضان ده نوف مزقفت ده ان شاء الله جيب عبادات بس راه خفنا جواني كوفان يعني رنقد دا ڕۆژی ئاخری ڕەمەزان لەیلەت القەدریە و شەوی خێرە وانە تۆ بەرنامەکەت پێشکەش دەکرد بەڵام من پێشترەوە پرسیارم کردووە
ئەو دە ڕۆژە هەمووی لەیلە قەدر بیت هەموو بۆ حسابەوە سپاس بۆ پرسیارەکەش بزان بینە مفتیش بەڵێ ئەو دەڕۆژە دەڕۆژی خۆش من پرسیمە پێشتر بە کۆڤان گوت دەڕۆژی خۆش بۆ ئێمە من ئەو دەڕۆژە لەگەڵ مامۆستانی ئاینی لەگەڵ دکتۆرەکان هیوادارم توانی بێتمان هەم سوودمان هەبێت لە ڕووی واتە زانیاریمان پێدا بن چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی ئاینیەوە سوپاس هاوکارانم دەکەن کە لێرە لەگەڵمان با بڵێن ماندوو بوون سوپاس بۆ ئێوە هەمی مۆندی بن ینی ڕاستە ئێستا بینێرانی کوردستان 24 لە ینی ماوەی بەرنامەی پاشیو ئێمەیان بینی بەڵام تیمێکی دیکەی گەورە هاوکارانمان لە پشتەوەی کامێرا لەگەڵمانن دەمەوێت لێرە ینی سپاسی کامێرەمانەکان بکەم هەروەها هاوکارانی کۆنتترۆل ئەمە جگەلەوەی کە پامنێرەکانمان هەروەها کاک توانا و کاک محەممەد کە پرۆدیسەری ئەو بەرنامە بوون و دەست میکاپ کاگامانس هەمویان هەندە کۆش بیرکردنی ئەمە ئەیکپ ئێک دەست چاوێت هەمیە مۆچیتکین و یعنی هیمەوەمۆندی بین دەخوازە لێ برینەش و هەمیۆتکین و هیم بین ینی قارەمانێت بەرنامەی پرۆسی هەوێل پشت کۆمیری یعنی ئەم دەرکەوین هەنەوەش خەڵکی بە هەموو ئەمین نه ئەوێل پشت کۆمیری نەپرۆسی یعنی کە ئەو نەبوون نە بەرنامەی پۆژیفت هەبی و نە هەرسێکیش هەبین ڕاست بەڵێ ژوان سوپاس بۆ هەموو هاوکارانم لێرە سێلفیەک دەگرین و بە کامێرەی تۆ نانە سێلفیەک دەگرین و کۆتای بە بەرنامەی پاش ژوان بە خۆشی پسپۆرە لە نەکەم جدومەی کەشەر زۆر جێتی دەڵامەتی ئەمە ئەس مەزیکمە ڤیدیو ئەنە نانە نەکێ ڤیدیو هەمە ڤیدیوژی بڵاو چنگی هەموو چارۆ دەکاتن دەڵێ فۆتۆیە و دەکات بە ڤیدیو تەمام مێدیا ڤیدیا ئیشوەڵێ دەفمینێت یادگاری سپاس بۆ هەردوو سپاس بۆ بەرنامە پۆشیف ئەمریکا کوردستان 24 سپاس بەڵێ دەڕەکەم بۆە